ئاری و بەرەو ڕێکەوت و بەڵام جاسن تۆپەکە کاتی کەما بۆ گەڕانەوە لە ئاری بەرەو گۆڵ لە ئاری بەرەو گۆڵ لە ئاری ئێستا و دەرفەکە بەڵام جارێکی ڕوان بەرەو کام یاریزان لە پاڵ ڕاستەوە بەرەو یاریزانی گۆڕانکاری بکە سەروەت بەرەوکانی سەرەتا بەخێر بێن سوپاس بۆ خوای گەورە کە توانیمە بە 12 خاڵ سەر و ڕیزبەندی کۆمەڵەکەمان بگرین و ئەو یاریش زۆر قورس بوو ئێمە ڕاست چونکە لە دەرەوە یاریگای خۆمان بوو یاریزانەکانی زۆر هیلاک بوون ڕاستی سەعات 12 شەو گەشتوونی هەڵەبجە بە سوپاس بۆ خوا یاریشی باشمان کرد لەخوا بە زیاد بێت 12 خاڵمان کۆ کردەوە و توانیمان بەیەکەم سەرکەویم لەو گروپە وەڵی بە ئەم یارەکەی ئێمە لە تایم یەکەمە کە داخلی ساحە بووین زۆر موفق نەبین بەس ئافتامی دوم کە داخلی یارەکە بووین یعنی یاریمان لە ڕانێ وەرگرت ڕاستەکە ئێمە لە سەرەتاوە ینی ڕانێمان بە حەجمێکی گەورە وەرگرت ینی تیپێکە تیپێکی چاکە لە زۆر مرکزیە لە تیپێکی متەکاملە بەس ئەوەش نییە کەیترنی نیەکەیت ینی حساباتێکمان بۆ کرد بەس حساباتەکە نەبووە ئەومان کردایە ڕاستەکەی پێم وایە یارەکە ینی چەند زارمان نەبوو نێدۆڕیان نەما برداتەوە تعادلمان کردایەوە بەڵی زۆر ئەڕۆڵان ئەلحەمدولیلا ڕاستەکەی ئێمە یاریەکمان ماوە یاریمان لەگەڵ کفریایە ئەمە یاری یەکلاکرایان لەگەڵاکەی ئینشاڵڵا خوای گەورە موفقمان کە ئینشاڵڵا